أفلم ينظروا إلى السماء فوقهم كيف بنيناها هم مگر پاداشتم داتوا ولا اما همو قناعتي خومانو پمان وایا حبوني دزگای نوری حکمت وکو بازنا وکو لغ لهر شوينك بامانزي پروردکردنی تاچی مسلمانی چاکو چاککار بو اوی لو توجمي استا للدنيا بتایبتیج لکردستان کروی لا بلين بدروشتي كردني خلق بهمو بلين وسائل كان كوا بكاري دينن اما بمن خوشا بوسيلي خوشويستي بوسيلي نرمونياني بوسيلي كوا بارزوي خوي به آداب و روشتكاني اسلام ببي مقابل ببي جوازي تسيناتي ببي جوازي الرقص ببي جوازي تمن لخدمتي حمود شنو توجك دابين لكردستاني خوشويست بله بالتأكيد ببي او دصلاتي بيمان دراوه للاين فرمانگه رخراونا حكمكان بومن هي لهمو شاروسكيچي ام كردستان شيرنا لقو بازنا بكينوا بپشتواني خاي پروردگار لا برنامج هم بلاني استراتيجي هم بلاني تشغيلي سالانه من ده هي بردوام لا كردنوي لقو بازنا داين بسم الله الحمد لله سپاس بۆ پەروەردگار هذا من فضل ربي لفضل پەروەردگار و ئەمڕۆ 21 حوت ڕۆژی یەکشەممەیە هەستاوین بە کردنەوەی دەرگای بینای نوێی نوری حیکمە بۆ پەروەردە و ڕۆشنبیری بۆ خزمەتی ڕۆڵەکانمان ئینشاءالله خوای گەورە پاداشی بەخێری ئەو خێرخواز و مسلمانانش بێت کە هاوکار بوون لە بنیادنانی ئەم بینا گەورە ئەم بینا بەرز و مەزنە کە خوای پەروەردگار ئینشاءالله بیکاتە توێشک بۆ قیامەتیان و ئینشاءالله هاو یارمەتیدەری ئێمەش بێت تا بتوانین ئینشاءالله خزمەتی ڕۆڵەکانی خۆمانیان پێ بکەین لە ناو شار و دەرەوەی شار و لە هەموو چون و توێژەکان هەتاوەکو ئینشاءالله بتوانین ناوەکانمان لەسەر کتاب و سونەت و لەسەر تێگەیشتنی سەلەفی پێشینی چاکمان ئینشاءالله پەروەردە بکەین و هەمومان بەیەکەوە ئینشاءالله بەیداخ و ئاڵای ئیسلامە بەژێر ئاخیر ئای بەیداخی لا إله إلا الله محمد رسول الله صلى الله عليه وسلم بژین و بمرین و زین و بینە ئینشاءالله و دەستان خۆش بێن. سەلام عەلەیکم. ئێمە وەکو مامۆستایانی نوری حیکمە لە ناحیەی سیروان زۆر دڵخۆشین بەوەی کەوا ئەم بینایەمان کردوێتەوە و مێژووی مەدرسەی ئاینی لە سنووری پارێزگای هەڵەبجە مێژوویەکی کۆنی هەیە وەکو مەدرسەی بیارە مەدرسەی عەبابەی لێ مەدرسەی نێرگسەجار مەدرسەی چرۆسانە ئەمانە هەمویان کۆمەڵە مەدرسە بوون کەوا خزمەتێکی بەرچاویان کردووە لە ئەم سنوورەدا و الحەمدولله ئێمە هەتا وەکو ئەم مەدرسانە بەردەوام بن ئەم عولوم شەرعی بەردەوام بن بە سنوورەدا ئێمە زۆر دڵخۆشین و ئێمە زۆر مفەرەحین بەوەی کەوا ئەم مەدرسانە ئەکرێتەوە زۆر سوپاسی خێرخوازانیش ئەەکەین کەوا توانیان هاوکاریکی بەرچاویان کردین بۆ ئەم بیناکەوا لە مودەیەکی ماوەیەکی زۆر کەمدا کە کەمتر لە ساڵێک توانیمانکەوە ئەم بینایە بکەینەوە. بسم الله الرحمن الرحیم. سپاس و ستایش بۆ پەروەردگار کە ئەمڕۆ گەیاندینی بەم ڕۆژە بینایەکی وا قەشەنگ و جوان بکەین و بتوانین خزمەتێ بە قورئان و بە سیروان و گوندەکانی چواردەور و شارۆچکەکەمان بکەین. سپاس بۆ پەروەردگار ئێمە لە 2015 لێرە بەردەوامی وەکو دەستگای بازنەی سیروان دەستگای نوری حیکمە کۆمەڵی عیلم و مەنهەجمان خوێندووە و 15 خوشکمان لە قیراءاتی حیفظ ئەن عاصم تەواویان کردووە و 12 خوشکی ترمان لە ناوەڕاست و کۆتایی قیراءەتان کۆمەڵی عیلمی ترمان خوێندووە لەوەکو لەوانە علوم قورئان طالب العلم کە تەواو کراوە خوێنراوە وەکو قاعیدەت نورانیە وەکو تەجوید تەیسیر الرحمان بەرگی یەکەم و دووەمی وەکو قۆناغە پەروەردەیەکان نەوجەوانان هەمووی تەواو بووە. الحەمدولله ڕنگدانەوەیەکی باشی هەبووە لەسەر شارۆچکەکەمان و لەسەر گوندەکانی دەوروبەر و بە تایبەتی بۆ کچانی تازە پێگەشت و کەوا ڕنگدانەوەیەکی باشی هەبووە لە ڕووی باڵاپۆشی لە ڕووی پابندیان بە ئاینی پیرۆزی ئیسلامەوە ئەمەش فەزڵێکی گەورەیە. لێرەوە دەستخۆشی لەو دایک و باوکانەیەکەم کەوا مناڵەکانیان ئەنێن نەبەر خوێندنی قورئانی پیرۆز و داواش لەو دایک و باوکانەکەم کە تا ئێستانەیان ناردووە لەمە دوا ئامادەیان تابێ و مناڵەکانیان بنێرن بۆەوەی دوا ڕۆژێکی پرشندانیان هەم بۆ خۆیان و هەم بۆ خێزان و هەم بۆ شار و وڵات هەبێت. دەستخۆشیتان لێ یەکەم سپاستانەکەم. هەموو کەسانەی کە بە ئامادەتەوە قورئانیان گەیاندە دەستی ئێمە یا ڕەبی خوایە لە بنایەکانمان خۆش بیت
قورآن بکەی بە بەرنامەی ژیانمان خوایە قورآن بکەی بە حاکم دەوڵات و مەملەکەتمانە خوایە ئەوانەی بێئەدەبی بەرامبەر بە قورآنەکەن لە هەر کەسێک کەوا بە دینارێک بە دۆلارێک بە کەمترین هاوکاری ئەم شوێنەی کردووە یا ڕەبی خوایە ڕزق و ڕۆزیەت زیاد بکەی